ئەو نە یەهودایە ئەو یەهودایە دە چ زاڵمێکی یەهودا تناکەوە بەردەستێ من لێ شەفتڕ و دە چ لێدان لێ کرد قەش بیرتکم والله تێوارە تێخەونا من شیمۆن وەچانی سەریفی فەقیری وەچانی سەریفی باوی قەی دلێوە پێ نەشەوتی قەی کەزەباوە نەشەوتی لەڤیکۆ قەی تەنەکار بوو بێژا بسەگنن هەمەوە ئاوێتە بیرێدا هەمەوە لێ نەدابە بە هێدیکە بەردابە بیرێدا قەی دەنگە گریە حەزەتی یاخوم نەتهاتەوە کەتە بنێ بیرادا کردنە حەبس زیندانادا برنە بازارە فرۆتن بوو غلامەی خەلکێ خوانا خەلکێ چێ کرد چوو مالاوە لێبوو ملکێ مەسڕێ خۆیە سەبڕێ ملکێ مەسڕێ ئەف گۆتن ژوێ دەرێتێ خۆیە سەبڕێ بوو ملکێ مەسڕێ ئەو نە کەریمامایە کەریمامە هەموو کەریمامە سەری زەلیخات خاپێنێ ئەوە لێتکێ ئەوێت خاپێنێ پۆتیفار های زولەیخا هەبا هاژێ هەبا والله نیەتای خراپە واللهی کەریمامەش بنێ هەشتە ناکەم تەحەج یوسف ناکێ ئەژی هەشتە ناکەم ئەvێ ئەنکما هووە بیە سەری وەکە کوندرەکی واللهیش بنی کەیفەمش ڤای کەچەرە نایە تطبیقی هەموو برای هەفتۆنە سەری هەموو عینیە المەشکا ئوری مەیدە چەندەیە ورێ خۆ هاڵ و مەزن کردیا ون تێر بخۆن بلا خەک فەقیریە بمرێ بلا غەلا ڕابێ لێ بلا زکێوە تێر بێ چە زاڵمن نازانم ئەف چ زاڵمن کە بنە سەرێ بۆ لما حەزەت یوسف و باوی خۆت گەنە هەبدوو کەیفەکە Bu benim Yusuf'um. Benim Yusuf'um. پۆرە هیسپی بووە ئەو نە یەهودایە